لای تەوەری دووەممان تەوەری دووەممان تەوەرێکی تەندروستیە باس لە ئازاری قاچەکان ئەکەین لە وەرزی سەرمادا و زۆر کەسیشمانەیە بە تایبەتی شەوانە لە کاتێکا کە ئەستراحەت دەکات و ئەچێتە بۆ ماڵەوەیان لە کاتی خەوتندا هەست بە ئازارێکی زۆر ئەکا لە قاچەکانی ئەمڕۆ ئەمانە بزانین هۆکارەکانی چێ هۆکارەکانی لاوازبوونی ماسوولکە چیە و هۆکارەکانی زۆر دانیشتن چیە لەسەر ئازار و قاچ و ئەژنۆ با میوانداری زۆر بەڕێز دکتۆر چالاقەشانی پسپۆڕی نەخۆشیەکانی و ئێسک و جومگە و ڕۆماتیزم و فەقەرە دکتۆر سڵاو لێبێت بەخێر بێت. زۆر سپاس. دکتۆر ئازارەکان لەگەڵ وەرزەکانە فەرقەکە ئێماڵین ئازاری ئەژنۆ و قاچ لە وەرزی سەرمادا؟ بەڵێ ئازاری جومگە و ماسوولکەکان بە پێی وەرزەکان ئازارەکان زیاد و کەمەکە بە تایبەتی لە وەرزی زستان لە وەرزی زستان ئێمە زۆربەی خەڵکە بینین ئەوانەی ئازاری ئەژنۆیان هەیە یان ڕۆماتیزمیان هەیە لە وەرزی زستانە کە سار دەبێ زۆر جار گۆڕانی بڵێن ڕادەی شێ و ئەوانەش تەسیری هەیە ئەو نەخۆشیانەی بڵێن کە هەوکردنی جومگەیان هەیە توانین وا بڵێن ئەوانەیە هەوکردنی جومگەیان هەیە بە سەرما لە وەرزی زستانە یان بە بەرزبوونەوەی ڕادەیشێ ئازارەکانیان زیاد دەکات ئەمەش هۆکارەکەی بۆ واگەڕێتەوە کە سەرما خۆی هەندێک سووری خوێن هێواژ دەکاتەوە گرژبوونی ماسوولکەکان زیاد دەکات و ئەو شلەی لە جومگەکانە هەیە هەموو جومگەیەک شلەیەکی تایە پێڵێن ساینۆڤیال فلوت ئەم شلانە خەست دەبێتەوە ئەوە نییە لەبەرەوە جوڵەی جومگەکانیش زەحمە دەبێت لە زستانە چۆن ئەگەر هینی بکەین بە سەیارەڵە لە کاتی زستانەوە نییە کە جەو سار دەبێ ئەو شلەی کە تایەتی ئەبێ گەرم کرێ بۆ جومگەکانیش هەماشتا یعنی جومگەکان ئەو شلەی کە تایەتی خەست دەبێتەوە لەبەرەوە پێویستی بە گەرمکردنە پێشەوەی تۆ بچیتە دەرەوە لەبەرەوە ئازاری جومگەکان ئەوانەی هەوکردنە بە تایبەتی ئێمە بیستین ئەوانەی سەوفانیان هەیە بە تەمەنەکان سەوفان یەکێکە لەو نەخۆشیانەی کە زۆر باوە بە تایبەتی لە بەتەمەنەکانە لە زستانە ئازاری جومگەکانیان زیاترە بێ کە دنیا سار دەبێت ئەڕۆنە دەرەوە ڕادەی شێ زیاد دەکا ئازاری جومگەکانیان زیاترە بێ لەبەرەوەی هەوکردن زیاترە بێ. دەست خۆش بە دکتۆر دواترینە سەرەوەی کە ئێمە چی بکەین ئەگەر ئازارێک گرفتێکمان هەبوو بە تایبەت لە وەرزی زستان و لە سەرمایە ئێستا پێم بڵێ باوترین ئەو گرفتانی کە تووشی قاچە بن بۆ ئازاری قاچی لێوە دروستە بێت چییە؟ ببوورە ئازاری قاچ مەبەست چییە یعنی مەبەستیان جومگەکان بەگشتی ها کەسێکڵێ ئەژنۆم لێبووەتەوە ئەژنۆم زۆرێشێ قاسم زۆرێشێ جومگەکانم هەمووی ئازاری هەیە باوترین ئەو گرفتانە چیە کە تووشمانە بێت؟ باوترین گرفتەکان ئەتوانین ئێمە بە پێی تەمەنەکانە گۆڕێ یعنی لە تەمەنی ئەوانەی لە 40 ساڵ بەرەو سەرەوەی باوترین ئازاری جومگەکان هۆکارەکەی پێڵێن سەوفان کە لای خەڵک وا ناسراوە کە لینجی جومگەکان کەمەکە بەس هۆکارەکە لینجی نییە هۆکاری سەوفان داخورانی ئێسکی جومگەکانە لەگەڵ تەنێکبوونەوەی کرکراگە ئەو کرکراگەی لە بینی جومگەکانە جومگەکان تووشی ئاوسان و هەوکردنە بێت لە تەمەنی گەنجا بڵێن ئێمە نەخۆشی ترمان هەیە نەخۆشی تر بۆ ئازاری بە تایبەتی قاچ و جومگەکان نەخۆشی ڕۆماتیزممان هەیە کە ئەویش نەخۆشیێکی باوە و لە هەموو تەمەنێکە هەیە لە مناڵەوە 3 ساڵەوە تا تەمەنی زۆریش هەموو کەسێک ئەگەری توشبوونی بە ڕۆماتیزم هەیە یعنی ئەمانە یەکێکن لە ئازارە باوەکان ئازاری تر هەیە کە لەوە چێ هۆکارەکەی بڵێن وەرزشکردن بێ لە کاتی وەرزشکردنە ماسوولکەکان یان جومگەکان عەزێتیانەکە ئەمانەش هۆکارن بۆ دروستبوونی ئازاری جومگەکان زۆر جار هۆکاری تر هەیە زۆر کەسەیە بڵێن پاژنەی پێ یان قاچی ئازاری هەیە ئەوانەی کە بنی پێیان ئازاریان هەیە بە تایبەتی لە ئافرەتانە لە ژنانە کە زۆر بە پێوەستن لە کاتی ئیشکردنە هەست دەکەن پاژنەی پێیان یان ئازاری پێیان زۆرە ئەوەش لەو کەسانە زۆرە کە قاچیان فلاتە ئەو قەوسی قاچیان کەمە و هۆکاری تر هەیە کە وەزنیان زۆرە ئەوانەی کە وەزنیان زۆرە زۆربەی کات ئازاری قاچ و ماسوولکەکانیان هەیە خۆشتان نەزانن خەڵک بەڕاستی وەرزش ناکایانی هەر وەرزش نەکردن هۆکارێکە بۆەوەی کە تۆ زوو هیلاکبی ماسوولکەکانت زوو ئازاری هەبێ هۆکاری تر نەخۆشی تر کە ئێستا لە ناو خەڵک باوە
کەمی ڤیتامین دی و کالیسیۆم و ئەوانەیە زۆر باشە بۆچی زۆر بەمان لە شەوانە هەست بۆ ئازارە ئەەکەین لە قاچەکانمانە ئەڵێن کاتێک کە ئیسراحەتەکە من جا هەستەکەم چه ئازارە لە قاچمایە کاتی خەوتن هەنێکەسی ئەڵێ ناتوانم خۆم لە ناکە چکە ئازاری قاچم زۆرە بەڵام بە ڕۆژ جوانە بووم کاتە هۆکارەکە چی کە لە شەوە ئەو ئازارە دروستە بێت بەڵێ وەکو باسم کرد نەخۆشیەکان بە پێی تەمەنەکان یان لە ژن و لە پیاوانە جیاوازە زۆر نەخۆشی هەیە کە لە گەنجە هەیە ئەوە پێشتر لە بیرمان چوو ببوورە کە نەخۆشەیەکی تر هەیە کە پێڵەن شلی جونگەکان شلی جونگەکان بە تایبەتی لە گەنجانە لە تەمەنی 10 ساڵیەوە دەست پێ کاتا تەمەنی 30 ساڵی ئەوانە زۆربەی لەگەڵیانە بێ شلی جونگەکان هۆکارەکەیەوەیە کە بەستەری دەوری جونگەکان ماسوولکەکانیان زەعیفە بێهێزە لەبەرەوە کە بە ڕۆژ ئەجوڵێت یان کە بە ڕۆژ زۆر هیلاکە بێ کە شەو ئیسراحەتەکە ئازاریە بێ بەڵام زیادکردنی ئازار بە پێی نەخۆشیەکانە گۆڕێ ئێستا لە نەخۆشی سەوەفانە یان لە نەخۆشی ڕۆماتیزم زۆربەی نەخۆشەکان بەیانیان کە لە خەو هەڵەستێت جوڵەی باش نییە جونگەکانی ڕق بۆ جونگەکانی ئاوساوە تا تۆزێک ئەجوڵێ وردە وردە ئازارەکەی باشە بێت لەبەرەوە ئازارەکان بە پێی نەخۆشیەکانە گۆڕێ هەندێک نەخۆشی هەیە کە ئیسراحە دەکا کە لە کاتی خەوایان کە ئیسراحە دەکا ئازاریە بێ هەندێک نەخۆشی تر هەیە بەیانیان یان کە جوڵێ وردە وردە ئازارەکانی باشترە بێ بە جوڵە ئازارەکانی باشترە بێ بەس کە ئیسراحە دەکا هەیە ئازاری زیاترە بێ دەسڕۆژ دکتۆر دانیشتنی زۆر بە پێوەستانی زۆر و بە پێڕۆشتنی زۆر کامیان کاریگەرە بە تایبەت بۆ ئازاری قاچەکانمان بۆ ئازار بۆ هەر گرفتێکی تر لە قاچەکانمانە دروست بێت بۆ ئازاری جونگەکان و بۆ زۆربەی نەخۆشیەکانی تر ئەگەر باسی بکەین فەقەرات بێ یان ئازاری پشت و مل و ئەوانە بێ زۆر دانیشتن خراپە زۆر وەستانیش هەر خراپە جاری وایە ئێمە زۆر کەسەیە کە ئێستا زۆربەی خەڵکە لە ئۆفیس و لە بەدانیشتنە یان فەرمانبەرە لە شوێنێک کە زۆر دانیشێ ئازاری جونگەکانی ئازاری پشتی بۆ دروزە بێ ئازاری ملی بۆ دروزە بێ لەبەرەوە زۆر دانیشتن ئازار دروزەکەیانی زۆر وەستانی شەر باش نییە زۆر کەسێ بە پێوە لێرە بوورە ڕاتەگرم کاڵین زۆر دانیشتن کاتەکەی چەنە زۆر دانیشتن ئەتوانین بڵێن بۆ هەموو کەسێک لە 20 دقە بۆ نیو سعات ئەگەر دانیشت پێویستە هەستێت ینی ماوەی 5 دقەیەک بجوڵێت پیاسەیە بکە بجوڵێت باشترە دوای ئەوە دانیشێت ئەمە دانیشت بە پێوەستان کاتەکەی چەنە بە پێوەستانیش عینەشێت ینی تۆ لە نیو سعات زیاتر 20 دقە نیو سعات زیاتر بە پێوەستی خراپە بە تایبەتی ئەوانەی کە وەزنیان زۆرەیان لە ئافرەت لە ژنانە کە زۆر بە پێوەستن لە چێشخانە و لە کاتی ئیشکردنە زۆربیان ئازاری مل و پشت و ئەژنۆکانیان هەیە لەبەرەوە زۆر بە وەستاندن لە نیو سعات زیاتر باش نیە بە پێ ڕۆشتن خراپ نیە ڕۆشتن ئەتوانم بڵێم بۆ هەموو نەخۆشیەکان یعنی حتا لە نەخۆشیەکانی ترەوە بیگرە نەخۆشی دڵ و نەخۆشی زۆر کەسەیە بڵێ نەخۆشیێکی تری هەیە دڵی هەیە شتێکەڵێ ناڕۆم باش نییە بەڵام ڕۆشتن بە تایبەتی لە شوێنێکی تەخت لە شوێنێک کە ڕێک بێ ینی ناڵێن بە شاخەوانی و ئەو شتانە شوێنی بەرز و نزم ڕۆشتن بۆ هەموو نەخۆشیەکان بە تایبەتی نەخۆشیەکانی جونگە و فەقەرات باشترین چارەسەرە یەکێکە لە چارەسەرەکان کە ئازار کەمەکاتەوە ماسوولکەکان بێزەکە و جوڵەی جونگەکان باشترە بێ تا بە پێ بڕۆی باشترە زۆر باشە پێشەوەی بینە سەر چارەسەرەکان هەندێک کەسمانێ هەرکە ئازارێک لە جەستەیە دروستە بێت یەکتر ئازارشکێنێک ئەخوات بۆ قاچەکان بۆ ئەژنۆ بۆ جونگەکان کاتێک کە ئازارێک هەبێت و هەستی پێ بکرێت ئەگەر ئازارشکێن بخوا لەوانەیە وردەوردە هەز بۆ ئازارە نەکات بەڵام دوای ئەوە ئەکرێت بڵێن لەوەی کە زیانی زیاتری پێ ئەگەێنێت ئەم ئازارشکردنەکە دەیم ئازارەکەی شکاند و ئیتر وازی لێ هێنا و ئەهمالی کردووە بەڵێ ئازار لە جونگە و ماسوولکەکان ئەتوانین بڵێن هەر ئازارێک لە ماوەی 3 ڕۆژا بێ دوای 3 ڕۆژەکە زۆر ئازار ئەوەی کە فترەی کورد دەخایەنێ ینی ماوەی ڕۆژێک 2 ڕۆژ بێ تەنها بە ئیسراحەت و بە ئەتوانێت پاراستۆڵێک وەرگێ باشە بێ بەڵام هەندێک ئازار هەیە ینی نەخۆشە بێ بزانێت کە ئازارەکەی لە 3 ڕۆژ زیاتر بوو و پاراستۆڵی وەرگرتووە باش نەبوویان هەر ئازارشکێنێکی تر ئەم 3 ڕۆژ زیاتر بوو پێویستە سەردانی پزیشک بکە چکا بێ هۆکارەکەی دیاری بکە لای ئێمە بەداخەوە زۆربەی نەخۆشەکان کە ئازارێکیانە بێ
یەکسەر بیر لەوە کاتەوە تووشی ڕۆماتیزم بووە یان تووشی نەخۆشەیەک بووە لەبەرەوە پێویستە سەردانی پزیشک بکات چونکە بێ پزیشک نەخۆشیەکە دەستنیشان بکەمە ڕۆماتیزمە یان نەخۆشێکی ترە کاتە خواردنی ئازارشکێنەکان باش نە زۆر کەسمانەیەکە و ئازارشکە ناخوا ئیتر هەست بە خۆی ناکات ئیتر ئازارەکەی نامێنێت چەندێک خۆی ماندوو کردو زیاتر خۆی ماندوو ئەکات نەخێر بەکارهێنانی ئازارشکێن هەر خۆت بەکاریبێنی باش نییە ئێمە وەکو باسم کرد توانی تۆ یەک دوو ڕۆژ ئازارێک تەبوو پاراستۆڵێک بەکاربێنین بەس لەوە زیاتر بەکاربێنی خراپ چونکە زۆر جار وەکو بەڕێزت باست کرد زۆر نەخۆشی هەیە لەوە چێ ئەو نەخۆشە نەخۆشێکی ڕۆماتیزمی هەبێ ئەچێت ماوەی هەفتەیەک زیاتر ڤۆڵتارین یان ئازارشکێنی زۆر بە قۆت بەکارێنێ لەبەرەوە دەستنیشانکردنی نەخۆشەکەی دواکەوێت یعنی زۆر کەسەیە دەرزیش بەکارێنێ ئێستا بەداخەوە ئێستا زۆر خەڵک فێر بووە ئازارێکیە بێ شتێکێ بێت چێتە دەرەوە لە لاکۆڵانەکان دەرزی تێکەڵە و دەرزی بەکارێنێ کە ئەمە زۆر خراپە بەڕاستی یعنی چکە بەکارێنانی دەرزی شتێکی باش نییە بە تایبەتی ئەوانەی تەمەنیان هەیە ئەوانەی نەخۆشی تریان هەیە لەبەرەوە نابێت ئازارشکێنی زۆر بەکاربێنی وەکو باسم کرد تەنها پاراستۆڵێک ئەگەر سەرەتا بێ یەکەم جار بێ ئازار بێ ئازارەکە یەک دوو ڕۆژ بخایێنێ ئەگەر ئازارەکە درێژەی خایان پێویستە سەردانی پزیشک بکە بۆی پزیشک هۆکارەکەی دیاری بکە و نەخۆشێکە دیاری بکە دەستخۆش دکتۆر هەندێک دەرمان بەکاری هەنرێت بە تایبەت بۆ ئەژنۆکان بۆ ئازاری ئەژنۆکان ئەو کەسێک کە بەکاری هێنێ ئەڵێ ئەژنۆم گەرم بووە بەڵێ باشە ئەمە کاریگەری خراپی هەیە لەسەر ئەژنۆکانمان دەرمان زیاتر ئەوانەی بۆ ئەژنۆ دەرمانی کوردەواریە بەڵێ من ڕاستەکەی لەگەڵ دەرمانی ئەم ئاعشاب و ئەم شتانیان نیم چونکە بەڕاستی لە وڵاتی ئێمە زۆر جار خۆمان ئەیبینین لە سۆشەل میدیا و لەو شتانە باسی کرێمێکە کرێمەکەەوە باسیەکە کە ئەمە نەخۆشی ڕۆماتیزم و فەقەرات و شتێک چاکاتەوە لەبەرەوە ئەو دەرمانانەی کە باوەڕ پێکراو نیە نابێ بەکاربێنرێ یعنی تێکەڵکردنی هەندێشت بەبێ ئەوی تۆ شارەزایی تەبێ خراپە بەڕاستی ئەتوانرێ یعنی هەندێک ئازارەیە تۆ لە کاتی وەرزشکردن ئازارێکی جونگەکان ئەژنۆیان ماسوولکەکانە دەبێت ئەویش کرێمەکان دوو جۆرە هەندێک کرێم هەیە گەرمیەکە پێڵێن هۆت جێڵ ئەوانە جێڵەوەکو کرێمە هەیە کۆڵ جێڵی پێڵێن لەوەش ئابێ بزانی چی بەکارێنی لە کاتی کەوتن و بەرکەوتنە تۆ ئەکەوی دیان ئازارێکی جونگەیان ماسوولکەکان دەبێ بێ سارد بێ نابێ بچی گەرمی بەکاربێنێ لە ئێمە غەڵەت هەڵەیەکی باو هەیە کە زۆربەی نەخۆش قاچی یان بەلایەکەوێ قاچی ئاوسێ ئازێتیەکە ئەچی خاتە ئاوی گەرمەوە ئەمە هەوکردنەکە زیاترەکە ئەوسانەکە زیاترەکە خراپە خۆمانەی بین لە کاتی وەرزشە لە کاتی یاریەکانەکە یاریزانێک ئازێتێکە ئازارێکێ بێ سەهۆڵ بەکارێنن بۆ شوێنی ئازارەکە سەهۆڵەکە بۆ بەرکەوتن و ئەوانە هەوکردنەکە کەم دەکاتەوە و ئاوسان و ئەوانە کەمەکاتەوە بەڵام بۆ نەخۆشەکانی تر کە نەخۆشی سەوفانە یان نەخۆشی درێژخایەنە بڵێن هەوکردنی جونگەکان پێویستە ئەو جێڵانە بێ کە گەرمیەکە چکە بە گەرمی باشترە بێن نابێ شتێک بەکاربێنە کە سارد بێ بەستنی ئەژنۆکان باشە بە تایبەت لە زستانە بەستنی ئەژنۆکان خۆی بەستنی جونگە و ئەوانە بەگشتی باش نییە باش نییە ئێمە زۆر نەخۆشە بینین کە ئازاری جونگەی درێژخایانیان هەیە سەوفانیان هەیە ئێمە کە ئەڵێین بڕۆ بە پێ ڕۆشنەکە بۆ ئەوەیە کە جونگەکان ماسوولکەکانی بەهێز بێ تۆ ئەگەر بیبەستی بە باندجێک ئەم ماسوولکانە ئەبەستی تۆ جوڵەی نامێنێ لەبەرەوە ماسوولکەکان زەعیفە بێ زیاترە پوکێتەوە بەستن بۆ هەموو کەسێک باش نییە بەستن بۆ ئەوانە باشەکە بەرکەوتنێکی هەیە نیە وەکو باسمان کرد کە ئەکەوێت عەزێتی ئەگای بینین بە باندجێکی پێچنیان بە زۆر جار پێویستی لەوە چێ بە گەز بیان شتێکی تر بێ بەستن بۆ هەندێک نەخۆشی ئەوەی کە باسمان کرد باش نییە و پێویست ناکە بەردەوام بەکاری بێنێ حتا پشتێنی فەقەراتوانەش ئێمە زۆر کەسە بینین نەخۆش خۆمانەی بینین کە دکتۆرێک پێی وتووە پشتێنی فەقەرات بەکاربێنێ بەردەوام بەکارێنێ یعنی سەیرەکە ئەم نەخۆشە وردە وردە ئازاری پشتی خراپترە بێ لەبەر چی لەبەرەوەی ماسوولکەکانی هەمووی زەعیفە بێ ماسوولکەکانی پوکێتەوە یعنی تۆ پێویستە وەرزش بکەی بۆی ماسوولکەکانە بەقۆت بێ ینی بۆ هەموو ئازاری جونگەکان وەکو باسمان کرد
ڕۆشترین باشترین وەرزشە ڕۆشتن بێ ڕاکردن بێ مەلەکردن بێ ئەوانە زۆر باشە لەبەرەوەی ماسوولکەکان بەهێزەکان لەبەرەوە بەستن باش نییە زۆر باشە بەکارهێنانی دەرزی هەنێ دەرزی ئەکرێت بۆ پاژنەی قاچیان بۆ ئەژنۆکان ئەمە لە چ کاتێکە ئەکرێت و زیانی هەیە یا خوسودی هەیە بۆ ئازار دەرزی بۆ پاژنە و بۆ ئەژنۆکان جۆری زۆرە و دەرزیانە و بۆ نەخۆشەکانیش جیاوازە یانە بێ پزیشکی پسپۆر بڕیار بداتەوە چه دەرزیەک بەکارێنی بۆ پاژنەی پێ ئێمە زۆر جارە بیستین کە زۆر کەسەیە پیان وتراوە ئێسقانێکی زیایی هەیە ئێسکی زیایی هەیە بۆ ئێسکی زیایە ئێمە وەکو پزیشکی پسپۆر زۆر جار یەکسەر ناڕۆین بۆ دەرزیەکە چونکە پێویستە چارەسەری تر هەیە پێشتر بەکارێنین ئێمە پێڵێن ئەم چارەسەرانە وەرگرە تا ماوەی مانگێک یان زیاتر ئەگەر باش بوو پێویست ناکات دەرزەکەی بۆ بکەین بەڵام ئەگەر ئازارەکەی زۆر بوو بەردەوام بوو ئەو کاتە بڕیارە دەین کە دەرزی بۆ بکەین دەرزی بۆ پاژنەی پێ زۆربەی کات ئێمە دەرزیە کۆرتیزۆنەکانە کە بەکارێنرێ بۆ جونگەکانی ئەژنۆش ئەینەشەدیانی ئەو نەخۆشانی کە سەوفانیان هەیە کە هەوکردنیەکی درێژخایانیان هەیە جونگەکانیان تووشی ئاوسان بووە زۆر جار کە چارەسەرەکانی دەرمانی تر پێی باش نابێ ئێمە قەرارە دەین کە دەرزی بۆ بەکاربێنین بەڵام دەرزیەکان وەکو باسم کرد جیاوازە دەرزی کۆرتیزۆن هەیە هەندێک دەرزیە کە لای نەخۆشوان ناسراوە کە لینجیە هایلۆرۆنیک ئەسیدی پێڵن ئێستا پلازما هەیە کە بەکارێن PRP پێڵێن لە خوێنی نەخۆشەکە وەرەگیریە بەڵام پێویستە بە ڕێگەیەکی زانستی بکرێەوە یعنی ئەم جۆرە دەرزیانە خراپ نییە خۆی چارەسەرە بەڵام یەکسەر نابێت دەست بکەین بە بەکارێنانی دەرزەکان بۆ هەموو کەسێکیش نابێت بۆ هەموو کەسێکیش نابێت دەستە خۆش بە دکتۆر باست لەوە کرد کە ئەنجام نەدانی وەرزش خۆی یەکێکە لە هۆکارەکان بۆ دروستبوونی هەر گرفتێک لە قاچە باشە وەرزش چۆن بکەین وەرزش ئەوەی پێویستە هەموو خەڵکێک ڕۆژانە بی کە باشترین وەرزش ڕۆشتنە یعنی تۆ کە کەسێک پێڵەی وەرزش بکە پێشتر وەرزشی نەکردبێ پێویستە بە هێواشی دەست پێ بکە یعنی ئێمە زۆر جار نەخۆشە بینین کە سەردانمانەکە پێڵەی وەرزش بکە یان پێیان تۆ وەرزش بکاتێ بۆ قاعەیەکی ئەوانەی کە وەرزشەکەن بەداخەوە زۆربەی هەیە لە قاعەکان یعنی شارەزایی تەندروستی نییە ئەبێ هەموو کەسێک بە هێواشی دەست پێ بکاتەوە کە وەرزشەکەی پێشتر نەتکردو ئەمڕۆ دەدەقە بە پێ بڕۆ وردە وردە زیادی بکەیان ئەگەر جیهازێکی ئامری ئەوەی ڕاکردنەکانت هەیە لە ماڵەوە ئەبێ بە هێواشی دەست پێ بکەی یەکەم جار باشترین وەرزش ڕۆشتنە بە پێ دوای ئەوە وەرزشەکان تۆ زیادیەکەی ینی ماوەی ڕۆشتنەکە زیادەکەی کاتەکەی زیادەکەی خێرایی ڕۆشنەکە زیادەکەی لەبەرەوە ئەبێت تۆ ماسوولکەکان و جونگەکانت ڕابێنیت لەگەڵ وەرزشەکە ناکرێت تۆ یەکەم ڕۆژ بچی بۆ قاعەیەکی جیم و وەرزشکردن من زۆر جار کە خۆم چوم بەڕاستی بینیمە یانێ زۆر نەخۆشەیە نەخۆشی دڵی هەیە نەخۆشی جەڵتەی دڵی یاوە زەختی هەیە فشاری خوێنی هەیە یعنی ناکرێت تۆ پێی بڵێ سەعاتێک وەرزش بکە ینی زۆر کەسێ لەسەر جیازی ڕاکردنەکە لەوە چێ جەڵتەکە لێ باتەوە لەبەرەوە ئەبێ ئەوانەی کە وەرزشەکەن بە تایبەتی لە قاعەکان لەو شوێنانە پێویستە شارەزاییان هەبێ پرسیار لە نەخۆشەکە بکەن و وەرزشکردنیش بەگشتیە بێ بە هێواشی دەست پێ بکرێت تا ماسوولکەکان و جونگەکانت لەگەڵ وەرزشەکە ڕابێن دەستمەش دکتۆر هەر کەسێک کە ئازارێک لە ئەژنۆکانی هەبێ بە تایبەتی کە لەسەر کورسیدا نیشێت ئەڵێت تەپڵێکێکم بۆدانن بە قاچ خەمە سەری یان شێوازێکی تری کە لە ئەرزەکەی پاڵەکەوێ و قاچەنێ بە دیوارەکەەوە کەواتە ئاستی قاچی بەرزترێ بێت لە تەواوی جەستە ئەمە شتێکی باشە ئەوە باش نییە ئێمە ئەوانەی کە ئازاری جونگەی ئەژنۆیان هەیە باشترین شتەوەیە پێڵێن بەی شێوەیەک لە عرزدانە نیشێ لە عرز نەخەوێت ناخواردن لەسەر مێز بێ ینی تا بتوان لەسەر کورسی بێ و پێویستی بەوە نییە تەپڵەکدانێ قاچی بخاتە سەر ینی بەس لەسەر کورسێکە قاچی تۆزێ درێژ بکە ینی جونگەکانی نەنوشتێنێتەوە بۆ شێوە چونکە تۆ گەر لەسەر کورسی ژیان لە ناو سیارەبی لە شوێنێکی ئەگەر دانیشتیت بەو شێوەیە جونگەکان زۆر نوشتاندەوە باش نییە لەبەرەوە باشترین چارەسەر بۆوانەی ئازاری جونگیان هەیە لە عرزدانە نیشن لە عرز نەخەون خواردنیان لەسەر کورسی و مێز بێ حتا بۆ تەوالێت و ئەوانە پێویستە تەوالێتی غەربی بەکاربێن چکەم شەرقی لە ئێمە زۆر خراپە بۆ ئازاری جونگەکان و فەقەرات و بۆ هەمووی خراپە لەبەرەوە باشترین شت ئەوەیە کە تۆ لەسەر کورسی دامنیشی و جونگەکانت یعنی
وا دامنەی کە ئیسراحەت بە پێویست ناکاتەوە تەپڵک دانیان بە دیوارە و قاچەڕاگر. دەست خۆش بە دکتۆر، سپاس.